ئێستا چۆن هەڵیستێنم نازانم چۆن ئەوە خێرا دەچێتە نێو بەحری خەوەوە دڵی ساڵ دەری 12 مانگەکە نەخەوتووە ئێستا بڵم چی قارەمانێکی خوار بەناو قارەمانە قارەمان ئەوە چی بود ژنەکە بڕۆدەکەی کۆ لە دەکەیاندا دەرکەی چی منم دەبێ ئەوە بە تەپڵ و زۆر نەهەڵەستێنم خۆ هەڵناستی ئەوە چی ئەوە بزای دەفێ لە دەستا ئێ پیاوەکە بە قوربانت بم ئەو تەباخە ئاگرەکەی زۆر بووە زۆر بە بڕەچی کسکە ئێ پیاوەکە بڵێ بۆ خۆم نەزانم وەڵڵا کەزیشم کرد بەڵام ژێر مەنجەڵەکە ڕەش بووە ترسم خواردنەکە تاڵ بێ لێگەڕ چاوەکەم لێمەنێ نیوڕایان تەلەفۆنش دەکەم با بە دیلیڤەری خواردنەکەمان لێ بێتن باشە ئەم حاڵەوە ها ناقەتێ با بڕۆم بە دوای عەزیزی دراوسێم وەرە چاکم وەرە فەرفە گوڵم پێ پیشامەدە کار بدەم وەرە باش ئەم لە خەو کرد وە دەزانین پێم خۆش هەڵستێن لە خەو چی ئاموزێش ئەو غازی هەتێدا نمایە تۆ من دۆ لە خەو کرد ئەیاوار ئێ بە قوربانی چاوت بتڵەکە هەڵگرە و بی بە پڕێکە ئەوزەلو هەرگرین ئێستا تەلەفۆنش دۆ کابرای مارکێت دەکەم دێنومان دەگۆڕتن بڕوان بەوانە هەیە نیوەی بەتاڵە ئێدی چ پێم ژنەکە ئێ بتڵەکە هەڵگرە و لەگەڵیشی لەگەریشی چی چاوەکەم لەگەریش چی بەس برێ بە قوربانە لەگەڵیشی بۆچی بچین بەنزینی 1200 بکڕین بەنزینی حکومیەکە بخۆی باش و هەرزان و 750 وەنیە بچۆ سەڵی بەنزین کچی ئەوە تو دەرێ هەروەیە یعنی ئەمن ئەو ڕۆ بەناخیر جام لەبارە ما بچم غازی بگۆڕم لەولا بچم سڵێ بەنزین ئەوها سوڕایتەوە إلا خوا دەزانین سڕە لە شوێندرا ئەتۆ دەڵێ لو دێمە چاوەکەم بۆ ئەوەندە شت قورس دەکەی بۆ ئەوەندە تەمبەڵی هەر خەوتوی خەوتووە باش یەک دەقە تەلەفۆن بۆ چێ دەکەی یەک دەقە کڕبە تو جازە دوو کە دلو تەلەفۆن دەکەی بڕۆ استراحەت کە ئەلو کا قەرەمان کۆی مامۆستا یعقوب باشی سەلامەت بیا ڕەبی چییەوە تونی قەت نەخەوت بووی والله جەری من لە خوا سفرێ وشی سەرمایە ڕووسێ والله گوتم ئێستا بخۆی نووسیە کورە نووسنێت مامۆستا گیان ئەمن ئینجازەم وەرگرت ئیسراحات کەم لە ماریمە ما ئەو ژنە لێ دەگەڕێ ئەم بنوم لۆ خێر هیسانی قەومەیە کورە ناوەڵە ئەوجا هەر مشکلێت دەمەک دێنە قسەکەم لێ دەدەرە غاز بمەیە ئەوجا دەدەرێ غاز ئاگری زۆرە ئەوجا جێشتی کارەبای دێنی ئەوجا دەدەرێ هەر بەسڵی بەنزینی وەعاسی جێفەکانم پێ دەکاتن هیستیانە بە ئەو ڕۆژ بڕواتن 6 ڕۆژت مێ لە خۆت هەر استراحەت کە و بخەوە 6 ڕۆژ کورە 6 ڕۆژ کوتەوە دەبی لە مارێ بە قورباندم هەر ئێستا خۆ دەگۆڕم دێمە دایرێ باشە دەوامی چێ حاڵی چێ ئەتو چەند ساڵە بەم دەری ئیجازە ئێستاش ئیجازە دووەکرێ دەرێ دێم و دەوام دەبرۆ استراحەت کە کورە خەڵک مەمنوع یەک ڕۆژ ئیجازە وەرگری ئەتو یەک هەفتەت وەگرتیە باشە مامۆستا یعقوب ئەم پرسیارێکی لە مدیری خۆم دەکەم فەرموو سڕێ بەنزینی خۆشترا یان لە دایرەی دانیشی سڕێ بەنزینی نە کاکە نە وەرە دایرێ وەرە دایرێ کەواتە ئەمش ئێستا دێمەوە دایرەی ئینشاءڵڵا بۆ کوێ پیاوەکە هەزار ئیشی لێ لەو ماڵە بۆچێ چستا جەرگت خواردم هەناوت ڕەش کردم ئەم دەڕۆم دەستمە دایرەی ئەتو لە خۆ لە ماردانیشە باشە دایرە وەرە پلاکی ئەو ژوورە تێک چووە چاول لێیە پیاوی ئەو دەورە و زەمانە خۆ جواب نادەنەوە پێیان غەدرە ئیشێک لە